ئاری لە لای منەوە نییە لە لای شاشەکە با بڵێن کە میوانێکی تازەی بەرنامەکەمانە بێت لە ماوەی مۆندیالە لە شوێنێکی دیکە ستدیۆکەمان وەستاوە لەبەرەوەی کە ئێوە کۆمەڵک زانیاریمان پێشکەش بکات جا پێش ئەوەی کە بینە لای ئێوە وە تەرزە لایڤەکەی پێشکەش ئەکردن لە پێشانگای کتێبەوە ئێمە مناقشەمان بوو لەسەر حکمەتی دیزایانی لۆگۆی مۆندیال کە ئەم ساڵ لە قەتەر بەڕێوە ئاچێت ئاری ئەم با بڵێن لۆگۆی بۆ بەم شێوەیە دیزاین کراوە. سەحر سلااو لە بینەرانمان جارێکی تر مۆندیال لە ڕۆژێکی نوێ دەبێتە بڕگەیەک لە نێو پرۆگرامی ڕۆژێکی نوێ بە درێژایی مۆندیال هەموو ڕۆژە لێرە کەسێکی تر شۆڤەکارێکی تر پێشکەشکارێکی تر لێرەدا شیکردنەوە بۆ دیوێکی تری یاریەکان دەکات. ئێمە لە کورسان نیوز بەشی وەرزشمان ئەوان بە هەموو جۆرێک لەسەر تەکنیکەکانی گۆڵکردنەوەکە و ئۆفساید و پەناڵتی و هەموو بابەتەکانی نییە و یاریەکە ئەوان قساکەن گفتوگۆکەن بەڵام ئەوەی کە ماوەتۆ سەرەوەی کە دیوێکی تری ژیان لە پشتی بیان نهێنە شاراوەکانی مۆندیال لەنێو پرۆگرامی ڕۆژێکی نوێەوە لە مۆندیالی ڕۆژێکی نوێ یان مۆندیال لە نێو ڕۆژێکی نوێ شەش بەیەواکەین جا ئەم ڕۆژ بێگومان دەستپێکی مۆندیالەکە دوێنێ بینیمان ئەو ئاهەنگە گرنگی کە لە قەتەر بەڕێوە چۆن بوو یەکەم وڵاتی عربیە لە ڕۆژڵاتی ناوەڕاست کە میواندارەتی جامی جیهانی بێگومان فیفا یان مۆندیال دەکات وەکو بینیمان ئەو ئامادەکاریە گرنگانی کە ئەم وڵاتە کردبووی لە چاوەڕان نەبوو لەبەری بەشێکی زۆر لە وڵاتەکان پێی سەرسام بوون سەرۆکی فیفا بە هەمان شێوە قسەی لەسەر ئەو بابەتە کردکەوتی بەڕاستی قەتەر هەمومانی تووشی شۆک کرد تووشی سەرسوڕمان کرد کە توانیویەتی بەم شێوازە باشە پێشوازی لە مۆندیال بکات یاری یەکەمیش بینیمان بێگومان ئیکوادۆر بەرامبەر بە قەتەر بردیەوە قەتەر واتە کە خانەخوێ بوو ماڵی خۆی بوو بە دوو گۆڵی بێ بەرامبەر بە ئیکوادۆر دۆڕا هەرچەند ئەوەترێت دوێنێ شەو دۆڕاوە کاتە لە دوو یاریەکەیدا هاتووە نابێت چاوەڕێ بکرێت ببێتەوە چون ئەوان زۆر قورسترە بێت یاریەکانیان قورسترە بێت قوناخیانیان قورسترە بێت اینجا پێم خۆش بووە لەسەر لۆگۆکە ئەگەر هاوکاران بتوان لۆگۆکەمان پیشان بەنەوە چکە پرسیارەوەت کەوتە نێنی لۆگۆکە چییە باشە حەزەکەی بزانانی نێنی لۆگۆکە چییە؟ من نەمەزانی بۆیە حەزیشم کرد کە پێش بەرنامە تۆ با بڵێن سێرچێکی باشی بۆ بکەی وڵاممان بێتەوە چون پێم وابێت نەک پرسیاری من زۆرێک لە بینەرانیشمان بێت باش جا من باسێواکەم قەت مل پێچ لە مل کرد و هاوشێوەی ئامە بێ وایە ئەوەی بازنەی بێ داخراوە ئەمە شوێنی ملەکەیە قوماشێکی خەلیجی هەیە یان کەنداوی هەیە وڵاتانی کەنداو هەیە وەکو براندێک ئەوان تەماشایەکە لەبەرەوەی مۆندیالیش کەوتۆتە وەرزی سەرما و زستانەوە ئەوانە ڕیکلامێک چکە ڕیکلامێک چکە لۆگۆ یەکێکە لەو شتانی کە براندی مۆندیالەکەیە براندی وڵاتەکەیە واتە یەکسەر ئەناسێتەوە کە بۆ وڵاتاچێ هەم نەخشەخەشی نەخشی ئەو قوماشەیە کە ئەو جۆرە هینەی لێ ملپێچێکە لێ دروستەکرێت بۆچی ژمارە هەشتیشی وەرگرتووە بێگومان قەتەر وەکو وتم ئاستی چاوەڕە نەکراو بوو لەوەی کە هەشت یاریگای باڵێن شەش یاریگای نوێی دروست کرد و لە هەشت یاریگاشە یاریەکان ئەنجامەدرێت لە هەشت یاریگای نێو قەتەرە یاریەکانی مۆندیال بەڕێواچێ ئەمە ئەو سەرەکیترین ئەو دوو ئاماژەیەن کە لۆگۆکەی قەتەری لە دروست کراوە اینجا وەکو وتمان هەموو ڕۆژێک ئێمە لێرە خوێندنەوە بۆ دیوێکی تری مۆندیالەکەین ئەچینە دەوحە قەتەر لەوێ پامنێرمان داڕەوان حاجی حامید بێگومان لە کورسان نیوزەوە بەشی وەرزشمان ئەوان بە شێوازێکی زۆر ئەکادیمیانە و پرۆفیشناڵانە و سات بە سات لەگەڵ ڕووماڵی ڕووداوەکانی مۆندیالدان پێم خۆشە هەندێک پرسیاری تریشی لێ بکەین لە داڕەوان کە بۆ خۆی ئێستا لە نوێیەک لە کۆنفرانسە ڕۆژنامەوانەکانە داڕەوان سڵاو لێ بێم کاتت باشە و کۆنفرانسی کە تۆ ئێستا تایدەی هەر دڵنیام تایبەتە بە مۆندیال باسێکی چی دەکرێت بە کورتی پێم خۆشە باسێکی ئەو کۆنفرانسە بکەین و دواتر هەندێک پرسیاریشمانەیە ئاڕاستەتی بکەین. كاغاري سلاولة بريزة سلاولة ساحر خان وسلاولة بينران بورا من توصل تأخير بوم أبواب سعادة قفتو قمام كلها بلام لم شواني كدانيشتم بشوازي كي شاوران نكراو كريستيانو رونالدوي هيرجبري بنوانجي هوبجاردي برتغال هات إيرا ولامي برسياي روجنامة نوستاني أما إيرينا سنتري رايانا مكاني هوبجاردي برتغالا وشويني مانوي هوبجاردي برتغالا وبرتغال لشاري شحانية نزيك دوحة جيجير بوا هم كونفرانسەکەی هەم ڕایانەکانی لێرەیە زۆر بەدەگمەن کریستیانو رۆناڵدۆ هێتە ئێرە بۆ وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسان لەوەچێ بە درێژایی مۆندیال یەک
کۆنفرانسەکە ئەمڕۆکە هاتی ئێرە خۆشبەختانە ئێمە وەکو دەستگای میدیای کورسات وەکو تاکە میدیای کورد و عێراق تەنانەت عەرەبیش لێرە ئامادە بووین بۆ ئەوەی وەڵامی پرسیاری گوێی لێ بگرین و پرسیاری لێ بکەین و وەڵاممان باتەوە. کاگاهی کریستیانۆ رۆناڵدۆ ئاماژەی بەوە کرد هەموو مۆندیالێک ئاسان نییە، هیچ مۆندیالێک ئاسان نییە، زۆر قورسە، بەڵام ئێمە لەگەڵ هاوڕەکانمانە هەوڵ ئەین زۆرترین یاری بڕۆینە پێشەوە و هەوڵ ئەین چۆن یۆرۆی 2016 فەڕەنسامان بەدەستێنا ئاوا بتوانین چێبڕچێ بکەین لەسەر ئەم نازناوە. وتی من ناڵێم پورتوگال نازناوەکە بەدەستێنێ، بەڵام ئامانجمانە زۆر ینی تا یاری کۆتایی بڕۆین لە وەڵامی ئەو پرسیارەی کە چێ پاڵێبراوی داڕەوان چاو ئەم ساڵ شەقامی هەموو کوردستانە کریستیانۆ رۆناڵدۆ لە وەڵامما وتی داڕەوان گوێت لێمە هەڵبژاردەی فەڕەنسا و هەڵبژاردەی ئەرجەنتین و هەڵبژاردەی بەرازیل ئەو سێ پاڵێوراوان کە لای من پاڵێوراون بۆ بەدەستهێنانی نازناوەکە. باش ئەمە ڕابۆچوونی کریستیانۆ خەڵکێکی زۆری چاوەڕوانیەوەیە هەم پرتوگال بەهۆی کریستیانۆوە هەم ئەرجەنتین بەهۆی میسیەوە لەبەرەوەی ئەمانە وانە پێکمان میش حەزەکەم ئەرجەنتین پاڵەوانێتەکە بەدەست بێنە وا بێتە پێما بێت بۆ میسیە بێتە نازناوێکی زۆر دەگمەن لە مێژوودا. بەگشتی ئێوە خۆتان وەکو ڕۆژنامەنووسێکی وەرزشی نێودوڵەتیش تێڕوانینتان چییە بۆ کام هەڵبژاردە ئەم ساڵ پێتان وایە ئەبێتە خاوەنی مۆندیال؟ کاکاری هەست دەکەم قسەی بکەم و دوایی وەکو جارەکانی پێشوو بێتەوە بە هەڵا. من بۆ چونم وایە کە هەڵبژاردەی بەهێزی تایە بە کورتی بۆ وەڵامی پرسیارەکەت پێم وایە هەڵبژاردەی فەڕەنسا و ئەرجەنتین چانسی بەدەستهێنانی بردنەوەی نازناوی مۆندیالی 2020 زۆر زۆرە لەبەر ئەوەی ئەرجەنتین ماوەی 35 یاریە تووشی هیچ شکستێک نەبووتەوە. کاگاری ئەگەر بێت و یەک دو یاریکە بەم شێوازە بەردەوام بێ ژمارەی قیاسی ئەشکێنێ، ڕقمی پێوانی ئەشکێنێ، ڕقمەکەی هەڵبژاردەی ئیتاڵیا ئەشکێنێ 35 یاری تۆ تووشی هیچ شکستێک نەبیتەوە. نازناوی کوپا ئەمریکا بەری ئەو یاریزانە باشانە، ئەو یاریزانە ئازبەرزانە تیانە میسی هەموو یاریزانەکانیان لە بەرزترین کوالیتی بە ئاستێکی بەرپرسیارەتی مەسئولیەتەوە یاریەکەن. لەبەر هەموو هۆکارانە من پێم وایە هەڵبژاردەی ئەرجەنتین پاڵێوراوی سەرەکیە لای من بۆ بەدەستهێنانی مۆندیال ئەگەر بێت و هەڵبژاردەی فەڕەنسا لە هەڵبژاردەی ئەرجەنتین نەباتەوە چکە لە قۆناغی 16 یاخود قۆناغی 8 یەکێکیان بەر یەکێکیان نەکەوێ ئەو کاتە. ئەگەر لەو حاڵەتەیە ئەگەر بێت و هەڵبژاردەی فەڕەنسا ڕێگر نەبێت لە هەڵبژاردەی ئەرجەنتین بە بڕوای من هەڵبژاردەی ئەرجەنتین تاریک و تایە چێت و نازناوەکەشە بات. زۆر باشە بۆ گڕوتینەوە کە تۆ باسیەکە بەخوا هەستەکەم خۆشت هەر لایەنگیر و هەر جمهوری ئەرجەنتین بین بەڵام لەگەڵی شایارەوان ئەبینین کە ئێمە لە ئێستاە ساحرخان بوو من جمهوری ئەرجەنتینی بە هیچ شێوەیە دەی باش جا ئێستا ئێمە ئەبینین کە خۆ یەکەم یاری دوێنێ شەو بەڕێوە چوو و ئەوەی کە بینیمان ئەم یاریە وا بوو خانەخوێ دۆڕە لەگەڵ یا ئەبینین کە قەتەر زۆر بە ئامادەکاریەکی باشەوە هەوڵیداوە ئەم مۆندیالە بەڕێوە بچێت بودجێتی یەکجار زۆر نزیکەی 200 میلیارد دۆلاری خەرج کردووە. پێمان خۆشە باسێکی ئەمە بکەی هەنێک جار هێرشەکرێتە سەری بۆ نمونە بەریتانیا داوای کردبوو کە مۆندیال لە قەتەر وەربگیرێتەوە. پێمان خۆشە تۆ باسێکی ئەوەمان بۆ بکەین لەگەڵەوەی کە تەنانەت دوێنێ شەو فیفا دەستخۆشی کرد لە قەتەر بۆ بەڵام هەنێجاریش ئەوە ڕەخنە و با بڵێن ئەوەی کە لی وەربگیرێتەوە ئەم دەنگانش بەرزکرایەوە بەرگوێ کەوت. بەڵێ ساحرخان پێم خۆشە ڕێگەم بن وەڵامی ئەم پرسیارە تۆزێ بە درێژی بەمەوە چکە زۆر گرنگە بەلامەوە ئێوەش و بینەرانیش لەم ڕەخنەوەینان تێبگەن. تەمان وڵاتی قەتەر 220 میلیارد دۆلاری خرج کردووە لە مۆندیالە. ئەم بەرهەمەی وڵاتی قەتەر پلانی 30 ساڵی ڕابردوویەتی 220 میلیارد ساحرخان ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ڕابردوو مۆندیالی 2018 رووسیا 7 میلیاری تێچوو 11 میلیاری تێچوو ببورن چواردە 7 میلیاری تێچوو 3 میلیاری تێچوو 2002 7 میلیاری تێچوو 2009 فەڕەنسا 1 میلیاری تێچوو 94 ئەمریکا ینی 1 میلیاریشی تێ نەچوو بە درێژایی مۆندیال لە ساڵی 1930ەوە تا ئەمڕۆ کۆی گشتی نەگەیشتوە نزیکەی 80 میلیارد. قەتەر خۆی بەتەنها 220 میلیاری خرج کردووە لە پێناو گەشەکردنی مۆندیال یا یەکەکانی بژانوێتەوە. ئەمەی کە قەتەر کردوێتی نە لە ڕابردووە کراوە نە لە داهاتووش ئاکرێ. ئەمە قسەی من نییە، قسەی سەرۆکی فیفایە، قسەی جانی ئیڤانتینۆی سەرۆکی فیفایە دەربارەی ئەو ڕەخنانەی کە لیان ئەگیرێ تەنها جگە لە بەخیلی هیچ شتێکی کەمیە کە بەرامبەر بە
قەتەری دەرئەبرن لەبەری وڵاتێکی موسڵمانە قەتەر ئەوەی کە کردوویەتی زۆر جێگەی ستایشە ساحر خان من ئەمێ ئاماژە بەیەشت بکەم یەکەم جارە لە مێژووی مۆندیال کە بلیتەکان هەمووی کراوە بە ئەلکترۆنی لە مێژووی ڕابردووە نەبووە یەکەم جارە بۆ ماوەی یەک مانگ هاندەر بێتە وڵاتێک بەبێ بەرامبەر بڕات هێڵە گشتێکان بەکاربێنێت لە شارێکەوە بۆ شارێکیکەی داڕەوان پێم خۆشە پرسیارێکی تریشکەم داڕەوان بەرامبەر کاتێک داخلی قەتەر ئەبەی تەنها بریتی یاریەکەت هەیە داڕەوان بریتەکانی کە هەمووی کراوە بەبێ بەرامبەر ئەوە چەند ڕاستە ئەڵێن قەتەر چەند ڕاستە ئەڵێن قەتەر ماوەی یەک مانگ شووی بە هەموو دام و دەستگاکانی قەتەر بەخشیەوە بۆی چێژ لە یاریەکانی مۆندیالی وەربگرن ئیڤانتینۆی سەرۆکی فیفا هەبوو بە ئامادەبوونی زیاتر لە 1000 ڕۆژنامەنووس ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات ئامادەبووین دەپرسیاردرا بۆ 1000 ڕۆژنامەنووسەریچیان ئێمە بووین پێم خۆشە باسێکی ئەو بکەم بەس ئیڤانتینۆ کە سەرۆکی فیفایە وتی ئێمە ئەبێ ڕێز لە یاساکان بگرین ئەمانەی کە لە ئەوروپا ڕەخ ناگرن ئەو وڵاتانی ڕەخ ناگرن ڕەخنە لە کولتوری وڵاتی قەتەرەگرن کە مافی خۆیانە ڕیاسای خۆیان هەیە هەنێ یاسا هەیە هەموو وڵاتی ئەبێت جێبەجێکە ئەبێ ڕێزی بگرین کرێکارەکانی وڵاتی قەتەر ئاماژەی بەوە کرد زۆر لە پەنابەرەکانی ئەوروپا ژیانیان خۆشترە بۆیە ئەوەی کە بەرامبەر قەتەر ئەکرێ غەدرە و ئیتر چی دیکە ئەم ڕەخنانە قبول ناکرێ و بە پشتیوانی وڵاتی قەتەرین بە هەموو نوعێک و ئێستا وردە ئەو ڕەخنانەش نەماون و پێیان وایە کە قەتەر ئەوەی کە کردوێتی نە لە ڕابردووە کراوە نە لە داهاتووشە ئەکرێ و ئیڤانتینۆ ئێمە پرسیارمان لێ کرد ئەم مۆندیالە کۆتا مۆندیالە 32 هەڵبژاردە بەشدارە بن مۆندیالی داهاتوو کە لە ئەمریکا و کەنەدا و ئوسترالیا ئەکرێ کەنەدا و ئەمریکا و مەکسیک ئەکرێ 48 هەڵبژاردە بەشدارە بن ئەمە سوودی بۆ گەشتکردنی تۆپی پێ هەیە کە ڕەخنەتان لێگیرێ ئەمە پرسیاری کورسان نیوز بووە سەرچاوەمان شێت بۆ هەموو دەستگا و تۆڕ و کەناڵە بەناوبانکانی جیهان وەڵامەکەی بۆ شێوازەیە وتی من ئێوە ئەناسم کە دەستگایەکی هەرێ عێراقن سەر بە وڵاتێکی وەکو عێراقن عێراق ناتوانێت بەشداری مۆندیال بکات چانسی نییە لەبەرەوەی 32 هەڵبژاردن بەڵام کاتێ ئەگەنە ئەبێ بە 48 هەڵبژاردە ئەوە هەڵبژاردەیەک وەکو عێراق هەڵبژارد لاوازەکان مامناوەندەکان مافی ئەویان ئەبێت کە بەشداری مۆندیالەکەن چانسیانە بێت سێکتەری گەشەکردنی وەرزش زیاتر ئەبوژێتەوە بینەری یاریەکان زۆر ئەبێ دەرفەتی کارکردن ئەبێ ینی هەموو ئەمانەوە هەموو ئەمانەوەکەن کە ئەم مۆندیالە قازانجێکی زۆری هەبێ و سەبارەت بە ڕەخنەکانیش بە هەموو شێوێ مەجاری هیچ قسەیەک و هیچ ڕەخنەیەکی نێشتەوە ساحرخان و بە چاوی خۆمان ڕۆژنامەنووسەکان ئێمە ئەیبینین لێرە ئەوەی کە لە هۆڵەکان ئامادەکراوە ئەوەی کە بۆ ڕۆژنامەنووسان ئامادەکراوە ئەوەی بۆ هاندەران ئامادەکراوە ئەوەی بۆ یاریزانان ئامادەکراوە لە هیچ شوێنەکە نەبووە ئەو ڕۆماڵی کە دەستگای میدیایی کورسات کردوێتی لە 2015 تا ئەمڕۆ لە هەموو بۆ نەوەرشەکانی ئەوروپا هیچ شارێکی ئەوروپیمان نبینیوە بۆیە ئەگەڕێمەوە بۆ ئەو قسەی ئیڤانتینۆ کە ئەڵێ ئەبێ وڵاتانی ئەوروپا بۆ پێشکەوتن لەمەولا لە قەتەر بکەن باش داڕەوان هەندێک لە ڕەخنەکان ئاڕاستیەوە ئەکرا کە ئەڵێن لە 11 ساڵی ڕابردووە قەتەر مافی کرێکاری پێشێل کردووە بە تایبەتی کرێکاری نیپاڵی سریلانکی زۆر با بڵێن ئەسیوبی ئەمانە هەبوون لە قەتەردا 24 کاتژمێرکاریان پێکراوە تەنانەت کار گەیشتوتە ئەوەی دەوترێت زیاتر لە 6000 کرێکار بەهۆی دروستکردنی ئەم یاریگایەنەوە گیانیان لەدەستداوە بەهۆی لۆدی ئیشەوە ئەمەیشەکە لە ڕەخنەکان کە پێمە بە ڕۆژنامە بەریتانیەکان زۆر ڕەخنە لە قەتەر لەم لایەنەوە لە قەتەر ئەگرن من ئەمەوێت چەند پرسیارێکی کورت کەم بۆی تۆ وەڵامەکانە بۆ گژیرکەیتەوە قەتەر زیاتر لە 200 میلیارد دۆلار لە مۆندیال خەرج دەکا پێت وایە دەسی دەکەوێتەوە ئەمە یەکێک لە پرسیارەکانم شتێکی ترم خوێندەوە ئەڵێ قەتەر ماوەی مانگێک شووی داوە بە سەرجەم فەرمانگەکانی قەتەر بۆی خەڵک چێژ لە مۆندیال وەربگرێ ئەمانە تا چەند ڕاستن بەڵێ کاگاری سەبارەت بەوەی کە ئەو بەریتانیا ئەو ڕەخنانە ئەگرێ ئەو کرێکارانە مافیان پێشێرکرا بێ ماف پێشێرکردن ئەوەیە کە تۆ هیچ بە کرێکارێکەکەیت و پارەی نایەکێ کەشتی وا ڕووی نەیاوە ماف پێشێرکردن ئەوەیە کە 24 ساعات بە کرێکار ئیشکەی هیچ مرۆڤێک نییە 24 ساعات ئیشکە و لە توانای قودرەتی هیچ ئینسانەکانیە ئەمە شەر هەڵای بەریتانیەکانایە بۆ ئەم هەڵای بەریتانیا هەڵایەکی زۆری خستۆتە سەر قەتەر وەرەخنەیەکی زۆر لە ڕۆژنامەکانەگرێ هۆکارەکەی ئەوەیە کە بەریتانیا مەلەفێکی چڕ و پڕی ئامادە کردبوو بۆی مۆندیالی 2022 لە وڵاتی بەریتانیا بکرێ مەلەفەکەی دۆڕان بەرامبەر بە قەتەر ئیتر لەو کاتەوە تا ئەمڕۆ ڕەخنەیەکی زۆری ئاراستەی وڵاتی قەتەر کردوتەوە و هیچ مافێکی کرێکار پێشێل نەکراوە ئیڤانتینۆ وەکو ئاماژەم پێکردوتی کرێکارەکانی وڵاتی قەتەر ژیانیان زۆر لە پەنابەرەکانی ئەوروپا زۆر خۆشترە و ڕێزیان زۆر زیاترە و هیچ ئاماژەیەک نەکراوە بەوەی کە هیچ کرێکارێک 24 ساعت ئیشی پێکرابێ و شتیوانی و دوو لە ڕاستیەوە دەربارەی ئەوەی کە هەنێک کرێکار جانیان لەدەستا بێ شتێکی سروشتیە بۆ ماوەی 20 ساڵ کە
کەسێک ئیش بکات و چەند کەسێکیش بەداخەوە گیان لە دەست بن ئەمە لە هەموو شوێنێکی دنیا وایە بەڵام لە بەرامبەرە بە فول کوالەتی قەرەبوو کراونەتەوە و لە هەر وڵاتێکی کەشە ئەمە بکرای هەر تووشی ئەم حاڵەتەی سەبارەت بە پرسیاری دووەمت کاگاری بە دڵنیایەوە قەتەر ئەو پارەی دەست ناکەوێتەوە بە هیچ شێوەیەک بەڵام کە ئێمە ئەڵین 220 ملیاری سەرف کردووە قەتەر لە ماوەی 30 ساڵە ئەمەی کردووە هەمووی بۆ تایبەت نییە بە مۆندیالە مەسەڵەن هەنێک یاریگای دروست کردو ئەم یاریگایانە تۆ ئەگەر بۆ نمونە حسابێکی 7 ملیاری دۆلاری تێچوو بێ بۆ نمونە ئەو یاریگایانە یا کەمتری تێچوو بێ لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەگەر مۆندیال بکرێ یاریگا دروست ناکرێت لەبەر یاریگاکان ئامادەن قەتەر یاریگای نەبوو وێ ئەم یاریگانەی دروست کردووە بۆ ئەوی دروست نەکردێتەوە قازانجی یاریگاکانی بۆ بێتەوە بەڵام ئەو هێڵە گشتیانەی کە دروستی کردووە بە دڵنیایەوە بەشێک لەو پارەی دەست دەکەوێتەوە بەڵام هەرگیز پێم وانییە بە 50 ساڵیکە ئەگەر 4 مۆندیالیکە لە قەتەر بکرێت ئەو 220 ملیارەی دەست بکەوێتەوە باش لادوانیە بەشێکی زۆری ئەم بودجە زۆرەی بۆ ئەوە خەرج کردووە کە خۆشی بە وڵاتانی دیکە وەکو وڵاتێکی پێشکەوتوو بناسەنێت ئێستا هەردوێنە شەو لە مەڕاستمەکەیە گفتگۆیەک لە نێوان مۆرگان فریمەن ئەکتەری ئەمریکی و هەروەها خاوەن پێداویستێکی تایبەت لەسەر ستەیجەکە سازکرا بوو کە لە گفتوگۆکە مۆرگان فریمەن ئەیود ئەو من پێشتر لام وا بۆ ئەم وڵاتە وڵاتێکی قەبیلەی و هۆزی و شڵەژاوە هاتوومەتە ئێرە شتێکی ترم بینەوە لادوانیە کە ئەیەوێت لە ڕاستیا دیدگای وڵاتان لەسەر قەتەر بگۆڕێت بۆی کە کەرتی دوایی گەشتیاریش لەسەر ئەمە هەر بناغێکی باشی بۆ بنێت خۆی ئامانجەکە ئەوەیە سەحرخان ئامانجەکە خۆی ئەوەیە دوێنێ سیاسەکانی قەتەر و وڵاتانی عەرەبی لێرە ئامادە بوون تێکەڵەیەک بوو لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و تێکەڵەیەک بوو لە ناکۆچی وڵاتە جیاوازەکان و ئەمریکا و ئێران و هەموو وڵاتەکان پێکەوە کۆکراونەتەوە وەرزش بۆتە هۆی مۆندیال بۆتە هۆی گرێکوێرەی ئەو وڵاتانەی کە کێشەی سیاسیان هەیە پێکەوە و ئەمە واکات کە لە یەکیان نزیک بکاتەوە و کولتوری جیاواز لێر نزیک بکاتەوە بێگومان بە ئامانجی قەتەر ئەوە بوو قەتەر بە هەموو دنیا بناسیێنێ و بە هەموو دنیای ناسان ئێستا هیچ وڵاتێک نییە قەتەر نەناسێ هیچ کەسێک نییە لە وڵاتێکە نەزانێت قەتەر چییە قەتەر چییە قەتەر چ وڵاتێکە وەکو کولتوری قەتەر چییە و سەحرخان ئەمە سوودێکی گەورەی هەبووە بۆ وڵاتانی عەرەبی ینی بۆ یەکەم جارە لە مێژووی مۆندیال لە 2003 تا ئەمڕۆ لە وڵاتێکی عەرەبی موسڵمان کە مۆندیال ئەکرێت و دەستپێکی مۆندیال کە چەندین ملیار بینەری هەیە لە سەرانسەری جیهانە بە دەستپێکی قورئانی پیرۆز مۆندیال ئەکرێتەوە ئەمە ئەبێتە هۆی گەشەکردنی ئاینی ئیسلام لە وڵاتانی عەرەبی و گەشەکردنی زیاتری کولتورە جیاوازەکان و واشەکە زۆرترین هاندەر و زۆرترین بینەر زۆرترین گەشتیار لە سێکتەری وەرزش لە سێکتەری ئابووری لە سێکتەری گەشت و گوزار ڕووبکەنە وڵاتانی عەرەبی ڕووکەنە وڵاتانی قەتەر بۆ سوڵتانەتی عومان و قەتەر بۆ دوبەی بۆ وڵاتی ئێمارات هەمووی بە فڕۆکە 30 بۆ 25 دقە دوورە ئێستا ئەوانەشی هاتوونەتە ئێرە قەتەر وای کردو سوودێکی گەورەش بە وڵاتانی دراوسی ئەگەێنێ بە وڵاتانی گۆڵف بە وڵاتانی خلیج ئەگەێنێ لێرە شەوە دوای مۆندیال سەردانی ئیمارات دەکەن سەردانی سوڵتانەتی عومانەکەن سەردانی وڵاتانی دراوسی قەتەرەکەن ینی لە هەموو ڕوێکەوە جگە لە خۆی وڵاتانی دەوروبەریشی بژانوەتەوە بە کورتی پێمانەڵی ئەمڕۆ کامیەک لە یاریەکان بەڕێوە ئەچێت سەحرخان ببوورە لە پرسیارەکە تێنەگەیشتم بەباشی وتم یاریەکانی ئەمڕۆ داراوان ئەگەر پێمان بڵیت کامیان بەڕێوە ئەچێت کامیەک لە تیمەکان و یانەکان ئەمڕۆ بەرامبەری ڕکابەرەکان ئەبنەوە بەڵێ دەست خۆش سەحرخان ئەمڕۆ سێ یاریەکرێ سەعات 4 بەکاتی کوردستان یاری نێوان ئینگلتەرا و ئێران هەیە من لەو یاری ئامادە بم و ڕۆماڵ یاریەکەین بە شێوازێکی ڕسمی دوێنەش بەشداری کۆنفرانسە ڕۆژنامەنووسەکەی پێش یاریەکەمان کرد و سەعات 7 بەکاتی کوردستان یاری نێوان هۆڵندا و سەنیگال هەیە لە یاریگای سەمامە سەعات 10 شەویش یاریەکە هەیە لە نێوان ئەمریکا و ویلز من یاریەکانی وەکو دەستگایەتی وەکو تیمی دەستگای میدیای کورسات لە یاریەکەی با بڵێن بەریتانیا و ئێران ئامادە بین و لە یاریەکەی هۆڵندا و سەنیگاریش و سبەینێش ئیتر یاریەکان ئەبن بە 4 یاری لە ڕۆژێکە لە سەعاتی لە کاتژمێریەک 4-7 شەو و سەحرخان دوو سبەی سەعات 1 بەکاتی کوردستان یاری نێوان ئەرجەنتین و سعودی هەیە
هەڵبژاردەی ئەرجنتین تاکە هەڵبژاردەیە کە تەواوی بلیتەکانی لە هەر سیارەکەی لە خۆناغی کۆمەڵەکان فرۆشراوە و هاندێکی بێشماری هاونیشتمانیانیش لە هەرێمی کوردستانەوە بۆ بینینی میسی و کریستیانو رۆنالدۆ بە تایبەتی میسی هاتوون بۆ سێکردنی یاری ئەرجنتین و یاریەکان چێشێکی تایبەتی هەیە بەڵام گەرمای خەتەر سەحرخان گەرمایەکی تاقت پڕوچێنە دەرەجەی حرارەت 45 دەرەجەیە ینی زۆر قورسە هاندەر و بینەر بتوانێت لە ناو شەقامەکانی وڵاتی قەتەر بتوانێت پیاسە بکات یا بگەڕێت بەڵام لە ناو یاریگاکان ئەو 90 دقەیەی کە یاری هەیە کۆندیشنێکیان داناوە دەرەجەی گەرما لە 40 دەرەجەوە ئەکاتەوە بە 20 دەرەجە بەڵام لە دەرەوە یاریگاکە بە دنیاوە 40 دەرەجەی شەوانیشی هەر گەرمە دەست خۆش بێدارەوە گەرمایەکی بی ئەندازەیە بەڵام خەریکە وردە هاندەران و یاریزانەکانیش ڕاتون لەگەڵ گەرماکە دەست خۆش بەدارەوان سپاس بۆ تۆ کە لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵمان بووی بۆ قسەکردن لەسەر دیوی دووەمی مۆندیالیان ئەو نهێنیە شاراوانی کە هەم لە پشتی لۆگۆکۆ هەبووم لە پشتی یاریزانەکانەوە یاریەکانەوە هەبوو ڕۆژانە لەگەڵمان بن ئێمە شرۆڤەکاری وەرزشی تر دەهێنینە ستۆدیۆ دیوی دووەمی مۆندیال و نهێنیە شاراوەکانی مۆندیال و ڕۆژانی مۆندیال پێشکەش بێواکەنی وادانی ڕۆژانە لە پرۆگرامی ڕۆژێکی نێ چاوتان لەسەر ڕۆژێکی نێبێ بۆ ڕوونکردنەوەی بابەتە